ئەمڕۆ هاتیمە سوالدانەوە کەمی تەغییرکەی من لە برنج و لە شلە و ئەی ترتیباتە ئەمڕۆ چیم نەبابەتی معجەنات ئەمڕۆ فەتایر گوشتگیری من جوان وەل نیم دەنگ پیاز ئەیش نیم دەنگ پیاز یەک کەوچوگ و نیم دبس ڕمان ڕوبە هەنار عالم هەست حەز کرد کەچەبیش بکەدە ناوی ئەگەر یوش حەز کردن کەچەب بکەنە ناوی مشکلە نییە کەچەب بکەنە ناوی نیم کەوچک پاپریکا توێنن پیازەکە و تەماتەکە کشتی بێنە خەڵات وەل یەک بیبەر تیژ زان لێوە جوان عجنیکەن طبعا خۆشترین طریقەی کرێمەگەس کرێمەگە لە کشتی خۆشترە محاولە بکەن تەجروبێ بکەن ئەگە وە دڵدانەوی توێنن ئەو وەختە مامرێگە وەل شۆفانە و تێکەڵ بکەن و ئاو بکەنەبانی زەیتونیش سەحەیە یعنی محاولە بکەن کەنێبان زەڵاتە بکەنێبان خواردنەکاندان کە کرێمەگە بکرێ دەبانی و حازرەوە بوود ئەیسا کرێمەگەکەمەبانی خلاص شۆربای مامرەگەمان بی شۆربای فرە سەهلە شۆربای فرە سەهلە و فرە بەسیتە توێنن و تۆست بخۆنەی توێنن و هەرچی بود بخۆنەی وەنانی شەوخۆریەت سینەکەمان کەمی چەورکەی منەوەی شیوازە و جوان کەمی ئاردکەنەبانی ئەلێواوە جوان و دەستکەنەوەی بزانن چەندی سەهلە هەویرەکە ئەلێوا جوان تێرنەی بزانن هیچ ناتوات فەرشی بکەنەوەی تەریقە هیچ ناتوات فرە بەسیتە ئەمەلێگە و قیمە بکرێت توێنن و پەنیر بکەنەی توێنن و سۆسەش بکەنەی شەربەت یەک دەنگ سندی قرمز و کاربارم فرەیشە بزان ڕەنگەکەی فرە جوانە دوو طبعا فرە ناسکە تا بیژیت ناسکە هیوادارم وە دڵدان بود چاوەڕی ما بکەنەرە حەڵقەی تازە باینەوە خزمەتدان و خواردن خۆش و تامدار و هیوادارم وە دڵدان بود لای منە و جاری خدا حافیز